ئەوە ئاوێکی سادەیە باشە تەنها ڕەنگی تێکرا ئەتوچ ئاوەکی احتیادی ماری خۆت تێکەی چاو ئاوەی تێکەی ئاوی ماری خۆت باشترە لەوەی چکە ڕەنگاو نیە ئاوەکی احتیادیە باشە بەس ئەوە ئاوەکی ڕەنگاوە هیچ ئیسفادەی نییە زیانیش لۆ سیارەکە دەبێ بەس هەندە سایەقەیە وا دەزانی ئەوە بەس ڕەنگی سۆرەیان ڕەنگی کەسکە وە دەزانی ئەنتیفرێسە بەس ئەوە هیچ مافی بە ئەنتیفرێسی وە نییە باشە دەمەویست ئەم پرسیارە بکەم یعنی ئەم ئاوە لە زۆر شوێن دەیبینی بەهۆی ڕەنگەکەیەوە خەڵک دی وا دەزانی ئەنتیفرێسە و دەیکاتە ناو سەرەکەی ئەگەر خراپە بۆ ئۆتۆمبیل بۆچی دەفرۆشرێت لە بازار گرنگەکەی چیە ئەمە؟ طبعاً ئەمە لۆچ دەیفرۆشین ئەمە وەک زیانی نییە بری زیانی هەیە بەس حادەتەن ڕەنگاوەک لە شتێکی بکەی باشتریان ئاوەکی احتیادی طبعاً ئاوەکی احتیادی باشترە ڕەنگاوەکەی بەجێ نایێ بەس بۆ نمونە ئەمە سایق داوا دەکات دەینین هیچ پارەیان لێ وەرناگرین بە هەدیە دەیان دەینێ بەس پێشیان دەرین کاکە ئەوە هیچ ئیسفادەچی نییە ئەگە ئەتو بتێ ئیسفادەی لەکەی دەتوانانی ئەنتیفرێسی تێکەی باشە بەسیان هیوە ئەنتیفرێسی تێ ناکات مەقسەد ئەنتیفرێسی تێ کردووە زارێک ئەنتیفرێسی تێ کردووە ئەوەی تێدەکاتەوە وە دەزانیتن ئەوە ئیسفادەی هەیە هەر لە زیاتی ئەنتیفرێس بەکاردێتن بەس ئەوە بوونی نییە حالم ناوی لەوەی ناوە ئاوی ڕادێتە ئاوی ڕادێتە ئەگەر ئاوی احتیادی شتێکەی هەروەچی وەیە ئەگە ئەوە تێکرد حساب کە ئاوی احتیادی تێکردووە وەستا پێم بڵێ بزانم